وەکو پەرلەمانی کوردستان لیژنەیەکی هاوبەش دروست کراوە لەلایەن پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقەوە. لیژنە هاوبەشەکە دیارە ئەوەی کە پەیوەندی هەیە بە پەرلەمانی عێراق لیژنەی دیفاع و لیژنەی داخلی بوون و لیژنەکەی پەرلەمانی کوردستان لیژنەی ناوخۆ ئاسایش بووە لەگەڵ لیژنەی پێشمەرگە بووە، لیژنەی ژینگە بووە، لیژنەی مافی مرۆڤ بوو، ئەو لیژنە معنیەکان بوون و هەردوو لا پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق لیژنەیەکی هاوبەشمان دروست کردووە سەردانی ناوچەکانی سنووری پارێزگای دهۆک و سنووری ئامێدی و دەرەلووک و شەڕانش و ئەوەی کە شەلات زێ و ناوچەکانی تری سنووری با بڵێن پارێزگای دهۆکمان کردووە و بەلامانەوە گرنگ بوو لەم سەردانە یعنی بەرچاوڕوونیمان هەبێ بەلامانەوە گرنگ بوو لە سەردانەکە ناوچە سنووریەکان ببینین. دیارە مەسەلەی تەجاوز و داگیرکاری و تۆپباران و بۆمبارانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان هی ئێستا نییە توانم بڵێم لە 30 ساڵی ڕابردووە بە پلان و بە بەرنامە دەوڵەتی تورکیا بەرنامە و پلانی هەیە بۆ تۆپباران و بۆمباران و داگیرکاریەکان و بۆ ئێمە یعنی لە ڕاستیە سەردانەکەمان سەردانێکی گرنگ بوو، بابەتێکی مۆزوعی و گرنگ بوو کە بە چاوی خۆمان هەندێ لە شتەکان ببینین. ئێمە لە سەردانەکە لەگەڵ مەسئولی وەحدەی ئیداری سنوورەکان کۆبوونەوەمان کردووە، لەگەڵ دانیشتوانی سنوورەکە کۆبوونەوەمان کردووە، لەگەڵ ئەنجومەن و مختاری سنوورەکان کۆبوونەوەمان کردووە، جۆمان لێگرتوون و ئەوەشی کە دیومانە تۆپبارانەکان دیارە و ڕوونە چۆنە و دەوڵەتی تورکیا یعنی یەکەم جار نییە کە ئەماکات چۆن لە پێشووتر باسم کرد. ئەوەی کە گرنگە ئێمە لەم سەردانە بتوانین لە ڕاستیە جۆرێک لەوەی کە باسی هەموو زەرەر و زیانەکان بکەین، باسی ئەوە بکەین دەوڵەتی تورکیا چەند تەجاوزی کردووە، باسی ئەوە بکەین دەوڵەتی تورکیا نێتی چییە لە داگیرکاریەکان. ئەمە بەلای ئێمە گرنگە چونکە ئێمە بۆ ئێمە کوردستانی هەر چوار پارچەکە باشوور، باکوور، ڕۆژهەڵات، ڕۆژاوا بە یەک مەسافە بۆ ئێمە وەکو یەک وایە چونکە ئەمە شتێکی نیشتیمانی و نەتەوەییە. هەچ هێز و لایەنێکی سیاسیش لە هەر چوار پارچی کوردستان بانگەشەی ئەوە بکە یا بانگی یەک ریزی نیشتیمانی و نەتەوەیی بکە ئێمە دەستخۆشی لە یەکەین. ئەمە گرنگە چونکە یعنی پاراستنی خاکی کوردستان و یەک ریزی نیشتیمانی و نەتەوەیی ئەمە بابەتێکی گرنگە و لە سەروی هەمووشیان و لە ڕاستیە پاراستنی خاکی هەرێمی کوردستان ئەمە بەلای ئێمەوە گرنگە چونکە ئێستا هەرێمی کوردستان کیانێکی تا ڕادەیەکی باش هەیە. ئەم کیانە توانین بڵین هەر چوار پارسێ پارچەکەی تری کوردستان ئەتوانن هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی تەجروبەی ئەوە سیاسی ئەوانەوە ینی ئیسفادەی لێ بکرێ. لەبەرەوە بەلای ئێمەوە گرنگە هەموو بابەتە نیشتیمانی و نەتەوەییەکان بەلای ئێمەوە گرنگە. ئەو بابەتانەشی کە زەرەری هەیە بۆ ئاسایشی سیاسی و ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی ناوچەیش ئەمە حەق وایە هەمومان قسەی لەسەر بکەین. ئەمە پرسێکە یعنی پرسێکی گرنگی نیشتیمانیە و من جارێکی کە تەکید دەکەم و دەوڵەتی تورکیا ئەمە یەکەم جاری نییە، چەندین جار لە 30 ساڵی ڕابردووە داگیرکاری و تەجاوزاتی کردو بۆ هەرێمی کوردستان. من نەتوانم بڵێم ئەمە بە یەک مەسافە خەمی هەمومانە، خەمی هەموو خەڵکی کوردستانە و گرنگە لە خەمی ئەما بین چونکە ئەم جۆرە هەڵس و کەوتانە باوەڕ ناکەم تەنها بۆ ئەمڕۆ بێ، بۆ ئێستەیە، بۆ داهاتووە، لە ڕابردوو دیومانە. لەبەرەوە گرنگە ئێمە بە وردی چاودێری ئەم دۆخە بکەین بۆی بتوانین بەڕاستیەوەی کە بابەتی نیشتیمانی و نەتەوەییە پارێزگاری لێ بکەین. ئێمە ئەوەی کە دیومانە و ڕۆشتوونوانە لەچوونەتە ناوچە شاخاویەکان لەوێ ینی ڕەبایەکان و ینی قەرەقولی ینی تورکەکان و تورکیا دیارە ئەوەمان دیوە. ئەوەی کە هەیە هێزی پێشمەرگە لەو ناوچانە بوونیان هەیە و ینی ئەمە ئەتوانم بڵێم ینی پاراستنی خاکی هەرێمی کوردستان بە دەرەجە یەک واجب و وەزیفەی هێزەکانی پاسەوانی سنوورە. هێزەکانی پاسەوانی سنوور لەو ناوچانە هەن و بنکە و بارەگای پاسەوانی سوور لەو ناوچانە هەیە. ئەمە بۆ پاراستنی سیادی عێراقیەوە بۆ پاراستنی خاکی هەرێمی کوردستانە. ئەمە بەلای ئێمەوە گرنگ بوو کە سەردانی ئەوانیش بکەین.